السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. شلونك قربان باشي؟ سلامة قربان جان. باش باش يا اخو سلامت بي. خو باش بي. قربان جان بتلفونش قسم كل لقلطه. على خدمتها ما صح. او سياريه من بدو صو هشتا حزم بيتي. بو خويا ما صار لدو صوش تاو بينش كم ترنات وانا بيان برازه. او سياريتو هر او ناهيه دو سطو هشتا اگر حزد ليتي لو دورو هاتو ما لازم يبرومو. بقران ما صار نات وانا ملوز كم تري بيفروشم. سوني نايا براكم. بقران نات وانا من بدو صو هشتا حزم بيتي. بخوا حزكم لخدمته. بينج ورقه بين معنا. بخوا زرر رقم نات وانا. لا حول ولا بقران بونا بيونافروش. والله من حزمك براسي او دو شو انا دورشم بري. والله ما ساريكي شاكا بقران ساريكي. ازانم منيش اگر شاك نبوا. حزكم برز بيت. بدلم نبوا او شو رقه دورم نابري. خدمتها ما مصاب بس تر اگر حزليتي بونا لخدمتها. كم تناتوانيت. والله ما مصا قصش ما زور كلمة قال لبر جنابه بيبتوان بو سعري بفروش. والله يتر اجا حزت فيتي من زور اللي ناكم خير يا ماما صاغان بابا دو صوش تاكا دو صو هشتا بيروزي جنابه عقدك انوسين ودو صو ان شاء الله بيروزي جنابه تواو قربان بس برايان تو سيون اللي سري خوارت علي بدو صو هشتا وبينش كم تري نايم سيون خويت بو حرام بلا سري بايشتك بو بيرمو فرمو ابو سعيد خدري ام صحابه بريزاء فرمي بيايكي اعرابي مركي بيبو ريأكت شوما بردمي وتم تبيعونيها ب3 دراهم. والله أري أما رمبيا فروشي بس درهم. قال لا والله سوني خوار بالله بيد نافروش. والله وتي بالله أو مرض بس درهم بيد نافروش. الله دواء أوي كوام من معامل ملقال ياكر ثم باعانيها بس درهمك بيمي فروشت. وكوي من وكأويتو. أمام بو رسول الله باسكر صلى الله عليه وسلم وتم بوشي وازا سوني خوار بس درهم نمداتيا دواي دايبيا. بيغمري خواه صلى الله عليه وسلم فرموي باع آخرته بدنيا أو بياوا قيامتي خوي فروش بو أم دنيايا ويبرع عزيزكم أم دنيا هي أونية قيامتي بو بدورينيت والله أم دنيا كم نرخه أونية بهشت يعني بهشت أفروشي بم دنيايا ألا إن سلعة الله غالية ألا إن سلعة الله الجنة برا والله بهشت آسانية بهشت بآساني بدزنايا توسيرك خلق كلميك بلاي وآسائية كسيون خواردنا بدروه بەڵام قیامەتی ئەدۆڕێنێ بەهەشتی ئەدۆڕێنێت برا کاڵای خوا زۆر گرانە هەرزان نییە حفەتی الجنة بالمەکاری ئەگەر ئەتەوێت بەهەش بەدەست بێنی بەهەش بە ئاسانی بەدەست نایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەیها الناس اتقوا الله ئەی خەڵکینە لە خوا بترسن وأجملوا في الطلب کاتێک بە دوای ڕستە ئەگەڕن کەسابەتەکەن بە جوانی کەسابەتکەن فەرمووی فإن نفسا لن تموت حتى تستوفي رزقها والله هیچ کەسێک نامرێت هەتا بەشەکەی خۆی لە دنیاە نەبات پارویەکی نانت هەبێ لەسەر ئەم ئەرزەیە ئەبێ بیخۆیت ئەنجا وەفات کەیت قەترەیەک ئاو بەشی تۆ بێ لەم ئەرزەیە ئەبێ بیخۆیتەوە ئەنجا وەفات کەیت فەرمووی ئەگەر کەسابەتەکەشی لەدەست قورس بوو ڕزقی سوار بوو کەسابەتەکەی باش نەبوو فەرمووی فاتقوا الله ئەو کاتش هەل لەخوا بترسن وأجملوا في الطلب بەردەوام بە جوانی بە حەڵاڵی کەسابەت بکەن وێبرا عەزیزەکەم زۆر گرینگە تۆ لە بازاڕە ئیشەکەی من ئەزانم هەموو معرەسچیەکان وانین باوەڕتان هەبێ لەنا ئەو معرەسچیانە ئینسانی وا باشی تایە ئەوەنە ئینسانی بۆ خوا سوڵحاوی تایە هەر حەزەکەی لە مەجلیسی دانیشی حەزەکەی خزمایەتی لەگەڵا بکەی حەزەکەی دۆستایەتی و ڕەفاقەتی لەگەڵا بکەی بەڵام کۆمەڵێ خەڵک ئەوەندە سوێن بە درۆ ئەخۆن ئەوەندە ئیشی ساختەیان کردووە خەریکە تەواوی خەڵکەکەی تر ناشرین ئەکەن لەناو مەیانەکە بە هەمان شێوە خەڵکی زۆر باشی تایە خەڵکی زۆر بۆ خوا سوڵحاوی تایە بەڵام کۆمەڵی خەڵک هاتوونە حساب بۆ قیامەت ناکەن حساب بۆ حەڵاڵ و حرام ناکەن گوێیان لە ڕقابەتی خوانیە وایان کردووە تەواوی خەڵکی بازاڕەکەیان گوزەرەکەیان ناشرین کردووە یعنی ئێستا دەمی هەر کەسێکەکەی تۆ کاکەوەی معرەسچی بێ وایە وا نییە ئەو کۆمەڵی خەڵکن هەلپەرستن پارەپەرستن یعنی ئەیانەوێت بە سوێند بە حرام پارویکی حرام بۆ مناڵەکانیان پیاکەن کە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم هەر جسمێک پڕ کرابێ قەڵەو کرابێ بە حرام فالنار أولى به إلا أبي آقر بسوتينت يعني مجالي تيانية قردن آزاي تيانية يعني تو كاتي كسوين أخويت الله بو خوايا أم سيارية بونا نبي نايدم دواي أيدي يو قيامتي خود فروشتو بالدنيا كي هيج برا أم دنيا شيء برا بخوا يستا بمريت من بمرم أو اللي جيرفان ما بيدريكن والله مردو شوركي دات دزمن على كانت والله بصمي سياركت كليلي قاسكت هر همي أدنى ودس خيزانكت انجا برا أبي بشر لقل مال ومنال طالكا كبشم هي باوكو دايق لولا وداوي ميلات أكن أو دنيا هيشا قناحني أو قيامتي كي قورو قراني بو بفروشيت
بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی الحەلیف منفقة فەرمووی هەر کەسێک سوێن بخوا لەسەر کاڵاکەی لەسەر شتومەکەی ڕەواجی پێدات بزەبەت خەڵک دێن ئەڵێن مادام سوێنی خوارد تەواو شتەکەی ئەسڵیە و مارکەیە و بێعیبە بەڵام فەرمووی ممحقة للبەرەکە بەڵام خوا بەرەکەت لەو ماڵە هەڵەگرێت خەڵکێک هەیە دەوڵەمەنە بە سوێن و سوێنکاری و بە درۆدە لەسەر ماڵی پێکەوە ناوە بەڵام خوا بەرەکەتی لە ژیانی هەڵگرتووە بەرەکەتی لە ژیانی خێزانی نییە بەرەکەتی لە ناو مناڵەکانیان نییە شش حو کوڕی هەیە کوڕی بە قسەی ناکات کوڕێکی لە سژنە کوڕێکی چەق و هەڵکێشە کوڕێکی ئەخواتەوە کوڕێکی قەرزاری هێناوەتە سەری فەرتەنەی دنیا ژنی بۆ هێناوە ژنی تەلاق داوە کچی داوە بەش و کچی تەلاق دراوە یعنی خوا بەرەکەتی لە ژیانی هەڵگرتووە خۆشەویستی لە بینی خۆی و خێزانەکەیان نەماوە کێشەی لەگەڵ خەڵکا بۆ دروست بووە ئەم مۆبایلی بەردەوام بەگوێیە زەربێکا ناقسێکا لی دەرەکا کۆی کاتەوە یعنی هەمی بۆتە دنیا شەو و ڕۆژی کردوتە سەر یەک ناتوانێ بەختەوەر بێ هەر هەموو هۆکارەکەی چییە هۆکارەکەی حرامە بۆیە والله برا عزیزەکەم تۆ سوێن بخۆی یا سوێن نەخۆی ئەوەی لە چارەت نووسراوە ئەوەیە ئەگەر من ئەو ماڵەت لێ بکڕم ئەگەر من ئەو سیارەیە لێ بکڕم واللهی سوێن دیش نەخۆی هەر لێتە کڕم چکە قسمەتی تۆیە ڕزقی تۆیە بەڵام کاتێ تۆ ئەتەوێ بە سوێند ڕزقە پەیا بکەی ڕزقەکەت حرام ئەبێ و پاشان خوا بەرەکەتی لێ هەڵەگرێت بۆیە براگیان من مادام تو ئەو سوێنەت خوارد سیارەکە و لێ ناکەم لەبەرەوە تۆ گونەحبار نەبیت داواش لێ یەکەم تەوبە بکەیت بۆ لای خوای پەروەردگار جارێکی تر ئەمە دووبارە نەکەیتەوە تاوای لە خۆشم لە خۆی گەوراکەین سوپاس بۆ تۆش مامۆستاگیان وڵا ئەو ڕوونکردنەوەت پێدا من لە خزمەتانە خوای گەورە لە معاملەیەوە خۆش بێت یا ڕەبی خوای گەورە پاداش جزاکم الله خێرا وجزاکم کاکە گیان مامۆستاگیان